خەڵک بەجددی لە لێواری مەرگایە لە لێواری مەرگێکی هێنێ ینی هەت تەسمەت قەناعەتم وایە خەڵک نەژوڵێت هەتا زیینومانەوەشی کەوتۆتە ناو خەتەریات ینی بڕۆ 1000 کێشان خسۆتە ناو عایلە لەبەرەوەی کە کابرا ئیشێکی نییە ئیشێکی گونجاوی نییە بە سەدان هزار ژن خەمی چەورەبوونی پیا کردووە دەلیلەکەیەوەی کە کابرا ناتوانێت زەواجکە ینی مەبەسم ئەگەر لێگری لێ نەکرێت خراپە بەم مزاهران ناخوا بوونیان باشە جموجۆڵ خراپ نییە بە قەنەعەتی من بەس ئەمانە ڕۆتینن ئیشی ئەم بابەتانە ئەم دەسەڵاتە بە ڕۆتین ناڕوە ئەبێ ئەم خەڵکە ئیرادە بنوێنێت پێزی کۆمەڵایەتی خۆی بێنێتە مەیدان بتوانێت ئەم ئیزبا هەرچی چۆنە بێت ئاساوارەکانی بەسەر خۆی نەهێڵێ ئەمە نەبێت ڕێگەی تری نەماوە هیچی نەماوە نەکەرامەتی ماوە نە حیسێتی ماوە نەکاری هەیە نەموچەی هەیە نە ئازادی هەیە یعنی هیچ شتێکی نییە داگو لە دەستی بە